بەڵێ ئەوەی دەبینین ماوەی کە دەسەڵات بە شێوەیەکی چڕ دەستی کردووە بە گرتن و ڕفاندن و ئەشکەنجەدان و تا سەرکوتکردنی ڕۆژنامەنووس و خەڵکی ئازادی خواز و خەڵکی ناڕازی کە بە شێوەیەکی نائەخلاقی دوور لە هەموو بەهایەکی ئینسانی و ئەخلاقی کە ئەمە ترسی دەسەڵاتە لە خەڵکی ناڕازی و خۆپیشاندان. ئەمەی دەسەڵات ئەنجامیدات هەمانە سیاسەتی ئەردۆغانە کە لە تورکیا پەیڕەوی دەکات کە زیندانەکانی پڕ کردووە لە خەڵکی ئازادی خواست. بۆیە بە بڕوای من هیچ دەسەڵاتێکی دیکتاتۆر و سەرکوتکرد بەم شێوەیە تا سەر بەردەوام نابێ و لە کاتێکدا لە دۆخی خەڵکی کوردستان لە خراپترین دۆخدایە لە خراپترین ئاستی گوزەران و خزمەتگوزاریدایە کە بە شێوەیەک سێ مانگ جارێک موچەیەک وەردەگرێت و ئەمەی لە کوردستان دەگوزارێت و ڕوودەدا لە هەر وڵاتێکی تری دنیا بووە ئێستا حکوومەتەکەی ڕووخاب و لە ناوچوو بوو و سەرڕای هەموو ئەو نەهامەتیانەش کە دۆخی کە بەرۆکی خەڵکی گرتووە دەسەڵات بێباکانە خەریکی کپکردن و سەرکوتکردنی خەڵکی ناڕازیە. بە بڕوای من ئەوەی دەسەڵات ئێستا ئەنجامی دەدات هێندەی تر خەڵک تووڕەتر دەکات و بێزارتری دەکات و خۆی ناشرینتر دەکات چ لە ئاستی ناوە و چ لە دەرەوە و بە بڕوای من ئەم جۆرە لە سیاسەتکردنەی دەسەڵات گەر بەردەوام بێت و درێژەی پێ بدرێ ئەوە تەقینەوەی خەڵک و دۆخەکەی لێ چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا. ئەم بەرتەسکردنەوەی و ئەم گرتنەی ڕەشبگیرەی کە ئیستاکەەوە ئەکردرێت لەو دوهۆک و هەولێرە یەکێکەوەی کە ئەیانەوێت ئەو دەنگە ئازادی کە هەیە بۆ چاکردنی ئەم بارودۆخات تۆ کە وەختێک دەنگی ئازادە بردرێ یا ڕخنەیەک ئەگرتری بۆ ئەوەیە کە بتوانی چاکسازیە بکەی لە سیاسەتەکەی کەوا دەوڵەتەکە یا حکوومەتەکە بڕێوەی ئەبە تۆ کە تۆ دێ ئەو دەنگی ئازادە ئەبڕی تۆ مەبەستێکە لە پشتەوە هەیە کە ناتەوێت ئەو بۆشایانەی کە لە ڕووی سیاسیەوە هەیە وەکۆیکە ئینسان پێویستی پێێتی وکو مافێ ئەوەی لە زەوتەکەی وام ئیشەشی کەواکردرێت من عینەن لە چاوی وەکو تورکای ئەبینم تورکی جاشستاکە زیندانەکانی پڕ بووە لەو حاڵەتەیە و ئەمەشە ببینەوە سەر لە نێو حکوومەت داڕشتنێکی بۆ بکە لە پاڵەمانەوە کە ئەبێت ئەو داڕشتنە بکات و ئەو مافانەی کە زەوت کراوە لە ڕووی دەنگی ئازادەوە ڕۆژنامەنووسەکان چەند ڕۆژنامەنووس گیراوە و هەروەش ساگەشەی بینیم من ئەو دەسەڵاتی کە ئیستا بینم عینەن تەطبیقی حکوومەتی بەعسی قەدیم ئەکاتەوە کە ئیشی گرتن و کوشتن و ئەو شتانەیە هەر لەسەر ئەو ریتمەوە وا بەردەوامە بێ ترەوەی کەشی چۆن کۆتای بەم دۆخەدەت ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو مافانەی کە دراوە لە مافی مرۆڤەوە لە پەیماننامەی ئەوروپیەکەی کە باس کرا ئەو چەند خاڵی کە هەیە کە ئەبێت ئەو مافانە بدرێتەوە بە دەنگی ئازادە کە دەنگی ئازاد خۆی مەبەست لە دەنگی ئازاد چیە ینی دەربڕێنی چییە ئەوەیە کە ئینسانەکان هەوڵ بدەن ینی ئەو ڕێی کە دەرەبڕی کەلێنێک بکاتەوە بۆ چوونە ژوور لە ناو کێشەکانەوە کێشەکان چارەسەر بکرێت ینی ڕێگە خۆشکرێکە بۆ دۆزینەوەی چارەسەرەکان